ئێمە ئەگەر بمانەوێت باز لە کوالتی کۆنتڕۆڵی خۆراکی بکەین لە هەرێمی کوردستاندا بەدڵنیایی نەگەشتونەتە ئەو نەتیجەی کە بڵێن کوالتی کۆنتڕۆڵی هەرێمەکەمان جێگەی دڵخۆشیە لەبەرەوەی ئەو فەحس و ئەو با بڵێن هەڵسەنگاندنانی خۆراک بۆ بەهای خۆراکی بۆ کوالتی خۆراکێکە یا بۆ خۆت ئەو مادە زیادکراونەی کە زیاد کراون بۆ بەرهەمە خۆراکەکان کە یەنە ناو هەرێمی کوردستانەوە وەکو پێویست هەم ئەشێ کادری پێویست نەبێت لە سنوورەکان بۆ فەحسکردن تەچەنە ئێستا ئەڵەن شتێک فەرقی کردو گۆڕانکاری بەسەرە هاتۆ چونکە وردەکاری زۆر ڕاناژین ئێمە لە هەرێمی کوردستانە ژین لە وڵاتێکە ئاژین کە سەر بە با بڵین شەرقی ئەوسەتین ئێمە دەستی شخص هەیە دەستی حزب هەیە کۆمەڵێ دەست هەن لە ئەم بابەتانەیە کە پێویستە ئەمە حکوومەت با بڵین حزب حکوومەت هەر کەسێک هەر لایەنێکی پەیوەندیدار چی پێ ئەکرێت بەردێک بخاتە سەر بەردێک بۆ باشترکردنی ئەم لا